سەیریکن لێرە صح یاوەرانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و هەروەها پێشەوایانی ئەم دینە کە تەماشای ئەمەیان کردووە شتێکیان لێ ئیستنباط کردووە لێ وەرگرتووە کە ئایا بۆ ئێمەش جائیزە نیکاح لە بەرامبەر ئیشە ئایا ئەشەیەکێکی کەش بڕوا بڵێ لە لادەیەک بڵێ کاکە شوانتانە بم ئافرەتێکم بنێ 8 ساڵ شوانێکەتان بۆ بکەم لەمەوە شتێک لە ئوسولی فقها دامەزراوە دایمە ئوسولی فقه ئێمە عادەتەن چواری باسەکەین ئەڵێن قورئان حەدیث ئیجماع قیاس بەڵام تەمان خۆی زۆرە دێتە خوارەوە بۆ یەکێک لەوانە مەصالحی مرسەلەیەکی تر لەوانە پێڵین شەرع من قبلنا شریعەتێکی کە پێغەمبەرانی پێشوو لەسەری بوون ئایا بۆ ئێمە شەرعە بەڵێ ئەگەر شتێک نەبێ نەسخی کردبێت بۆیە زۆر لە عولەما ئەفەرمون لەم یەکێک لەوەی کە لەمەوە وەرەگرین ئەوەیە کە بڵێ جائیزە ئەم دەرسانەی لێرەوە لەم ئاەتە وەریەگرین چییە یەکەم مارەیی بە شوانێتی بەڵام معنای وانییە ئەبێ شوانێتیەکە تەواوکە 8 ساڵەکە ئەنجا مارەیەکی بیدەنێ ئافرەتەکەی بدەن ئەم لێرە خێزانەکەی پێکەوە ناوە بەڵام هەردوو لایەن متمانیان بە یەکتری هەیە کوڕی خۆیانەتەوە لە ماڵەکەی ئەمایەوە ئەمە شەرع من قبلنایە کە ئەڵێن کە ڕەفتاری بەدەنی کردەوە ئەنجامدانی کاری بەدەنی ئەبێ بە مارەیی نقطەیەکی تر ئیشکردنی ئافرەت وەکو ئاماژەم پێدا کەوا بوو ئیشکردنی ئافرەت لە ئیسلامە شیاوە جائیزە بەڵام ئەسڵمانەوەیەتی لە ماڵەوە و بە میقداری پێداویستەکەی خۆشی ئەچێتە دەرەوە و ئافرەتیش بە تەبیعەتی حاڵی خۆی ئیزعاجە لەو هەموو شەڕەپاڵەکە لەگەڵ پیاوانایکە پیاوانیشە نوعمەشکاڵن ژنیش هەرچیەک بێ سحری مێینەیەکتەکەی خۆی لەگەڵ یایەتی لەبەرەو پیاوانیش زوو سەرنجەدەن بۆ لایەنی جنسی ئەمە شتێکی سروشتیە علاقەی نییە بەسەر مافی ئافرەتانە پیاو یەک هۆرمۆنی جنسی هەیە پێڵن ئندرۆجین هەر هەمان هۆرمۆن لە ژنیشە هەیە ئندرۆجین دوو هۆرمۆنی تری جنسیشی لەگەڵا هەیە ئافرەتەکە سێ هۆرمۆنی هەیە یەکێ لەوانە ئندرۆجینەکەی کە لەم بەریش هەیە کەچی غەریزەی ئەم بەقووەترە لەو لەبەرەوە پیاو دائیمە هۆشی ئەڕوا بۆ جنس لە مەسەلەی ئافرەتەکە بەس ئافرەتەکەس فکری ئەڕوا بۆ ڕێز لێگرتن خۆشەویستی سۆز و لە باوەشکردن ڕێزگرتنی کەس و کاری ئەو پیاوە سەرکەوتووە کە ڕێز لە ژنەکە ئەگرێ بە کەسایەتیەکی معقولی دائەنێ سۆز و خۆشەویستیەکەی ئەداتێ ڕێز لە کەس و کاری ئەگرێ ئەم ئافرەتەش بە هەمان شێوە ئەم پیاوە تێرەکە لە لایەنی جنسی کە ئەم پیاوە تێرە بێت لە لایەنی جنسی هەموو محەبەت و خۆشەویستیەک بۆ یەکتری دەرەبڕن ئەیتر ئەوەی تر کە بە دوایە ئەیڵێنەوە بەڕاستی کوڕان و پیاوانی تر و قسەی زلزل و فشقیات و ئەنجا غەرامیات و شعری زۆر بۆ هەڵخەڵەتاندنی ئافرەت هەمووی کردەکردی کەڵەشێرە کەڵەشێر هیچی لە بەردەمنی هەر کردەکردەکە ئاوا تا مریشکەکان لە خوای نزیکە کاتەوە مریشکێ و نزیک بێتەوە بەسەری ئافسێ خوشکانی ئێمە ئەبێ زۆر لەوە ئاقڵتر بن بکەونە دوای ئەو مەوجە سەخیفەی کە سەرمایەداری نوێ لە کوردستان دروستی کردو برایانی عەزیزی ئێمەش پەروەردەی ئەم قورئانە ئەبێ زۆر زۆر ئاقڵانە بڕوان نەعالەمی ژن بۆیە وەسێتم بۆ هەموو ئەو عەزیزانە ئەوەیە کە ژن دێنی کە تۆ شووەکەی 2 ساڵ سەبر بگرن لەسەر یەکتری تا نەفسیەتی یەکتر فێرە بن زۆر زەحمەتە بە ساڵی یەکەم نەفسیەتی یەکتر شارەزا ببن هەر یەکەتان لە ماڵێکی ترەوە هاتوون غەریبن بە یەکتری ئەنجا ئەم شتانە نادۆزنەوە ئەمەی کە ئەم ئەسڵی ئەم جنسە ئەسڵی ئەمیش خۆشەویستیە لەبەرەوە جاری وایە خۆشەویستەکە لای پیاوەکە هەر قسەیە ئەم ژنە هەموو شەوێک جاری وایە داوای ئەو خۆشەویستەی لێکە هەموو شەوێک بۆی تازەکات و پیاویش ئەو حەوسەڵانەی نییە ژنەکە ئەبێ ئەقلی بەوە بشکێ کە پیاو حەوسەڵەی ئەو هەموو قسەکردنەی نییە ئەوەندەش باسی خۆشەویستی پیاوەکە یەک جارێ گەڵێ ژنە تۆم خۆشێ بەسە نا چۆن تۆم خۆش ناوێ ڕێزت لێگرم من لە دەرەویستم ئاسکریمێ بخۆم نەم خواروتم با دوام بکڕم ببێمەوە لەگەڵ خێزانەکەی خۆم بیخۆم باش ئەمە تعبیری پیاو ئەوەندەیە بەڵام تعبیری ژن ماڵەکەی
ئەوە ئەبێ بە کەژاوەی ماڵەکە مناڵەکانیش ئاوا پەروەردە ئەبن لێوێ دۆزینەوەی نەفسیەتی یەکتر زۆر زەروری ئەوە گەرخوای گەورە مەفەقمان کا زنجیرە دەرسێک وایە هەر پێشکەشکەم لە ڕەمەزانیان وا بەتەما بووم پێش ڕەمەزان بۆ ئەم مەسلەی کە ئەوەندە تەلاق زۆرە بێ ئێمە بە هەزار حاڵ هەوڵە دەین برایەکی بەڕێز کوڕێکی جوان و ڕێک و پێک و مؤدەب هەشتا ئافرەتی نیشانە دەین تا یەکێکیان دڵی ئەیگرێ ئەڵێ باش وەختە گەزانین 4 مانگی نەبردەوەڵا پێکەوە ناسڵحین و تەلاق و جیابووینەوە یەک چۆنە بێ ئاوە ماڵ چۆن بیناکرێ ئێمە ئەم دەرسەی کە لێرەوە فێرە بین کەینونەتی ئافرەتەکەی تۆ ئێوە سیرتان کردووە ئەم ئافرەتە بەڕێزە خاوەن ڕەئیە لای باوکی خاوەن کەسایەتی و شخصیەتێکی بەقووەتە لە لای ئەو پیاوە غەریبە کە قسەشی لەگەڵاکە کە لەگەڵیشی ئەڕوا لە زمەیە نقطێکی زەعف نادا بەدەست ئەم پیاوە بەڕێزەش ڕاستە خۆم پیاوەش هەر پیاوێکی بەڕێز و محتەرەمە سەیدنا موسە بەڵام سەیری کە یەک کەلیمە ئیزافی ناپێویست قسە ناکەن کەوابوو ئیشکردنی ئافرەت ئیشکالێک لە ئیشکردنەکەیان نیە مادام پێویست بێ بەڵام تۆ چ زەروریەتێکە کە مێردەکەت توانای ئیداری هەیە تۆ بۆچی مەشغوڵی ماڵەکەی خۆت ناوی تۆ بۆچی قوبڵتە ئەم هەموو قسە زلانە ئەچێ بەگوێتە قسەی سازمانەکان منەظەمەکانی حقوقی ئافرەت هەر قسە و قسە فرۆشتنە هەمویان ماڵیان لە ماڵی ئێوە وێرانترە ماڵی ئێوە زۆر چاکترە ماڵی مسلمان زۆر دامەزراوتر و پارسەنگترە وەک لەوانەی کە داوای مافی ئافرەت دەکەن ماڵیان وێرانە ئەوە پێکەنینی پلاستیکی تەلەڤیزیۆنیە هی کۆبوونەوەکانیانە لەو دی و پەردەوە حاڵیان چییە پیاویش و ژنیشیان کابرا هزار شەقی لە دایکی هەڵەدا کە سەری مانگ موچەی وەرەگرت کە چێژ لە منە مافی ئافرەت بپارێز هزار شەقیش لە ژنەکەی هەڵەداڵێ خۆ من تۆم بۆ نەیەناوە بۆ ئەوروپا لێم ببی بەکوێ خاژن ژن هەرە ژنێکە لە ماڵەوەتەوە و شوێنکەوتی پیاوەکەیەتی ئەوە نەزڕێتی نقطەیەکی تر ڕەفتاری ئەم ئافرەتە کە پێویستە ئینسانی مسلمان هەموو سەرنجی بداتێ ژن و پیا و هەردوولایەن خاڵێکی ترەوەی کە باوک سەرپەرشتی بەشودانی کچەکەیەتی کچ ناچێت لە دەرەوە خۆی یەکێ بدۆزێتەوە دوای بیکا بە ئەمری واقع و باوکەکە مەجبورکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا نیکاح ئیلا بوەلی نیکاح دانامەزرێ مارەی دانامەزرێ مارەکردن هەتا ئیجازەی باوکە سەرپەرشتیارەکەی نەبێ باوکێتی یا مامێتی هەر کەسە سەرپەرشتیاری بووە الحەصڵ ئەوەش دیسان لەوەوە فێرەبین کە باوک سەرپەرشتیاری بەشودانی ئافرەتەکەیەتی شتێکی تر فێرەبین کە نیکاح و ئیجارە بەکرێگرتن و مارە بڕین هەردووچی لە عەقدێکە ئاشێکەوە بکرێت ئەوەش دیسان قانونێکی تری ئیسلامی مەزەرێکی ترە ئەنجا ئیجارەکەش خۆی لە خۆیان طبعاً جائزە بەکرێگرتنەکە طبعاً دەیان ئەحکامی تر شتی تریش هەر بە هەمان شێوە وەرەگرینەوە لێرە بەڵام ئێمە نەمانووی زۆر بە دوایە بڕۆینەوە ئەم دەرسانە هەندێک لەم دەرسانی کە لێوەی فێربووین لە بەلاغەتی لە شێوەی معناکان لە ڕێساکانی فقهی لە ئەحکامی فقهی پاشان لە باسەکانی عەقیدە و لە تەوەکل بەخوا بەستن خوای پەروەردگار ئێمە شوێوەش سەلامەت و سەرکەوتووکە بەم شێوەیە کۆتاییمان پێهێنا دەرسی ئەمڕۆمان و هەواڵێکیش وەکو مژدەیەکیش بە عەزیزانی خۆمان ڕائەگەیەنین کە بە پشتیوانی خوای پەروەردگار بەم نزیکانە لەم یەک دوو ڕۆژەدا کەناڵێکی تەلەڤیزیۆنی خۆمانەکەینەوە بە ناوی شاهیدان خوای پەروەردگار بمانکە بە شاهیدانێک لەسەر دینی خۆی شاهید بین لەسەر ئەو خەڵکەش کە حەق و باڵیان بۆ لێک جوداکەینەوە تەوحید و شرک و ئیمان و کوفر و جاهلیەت و ئیسلامیان پێ بناسێنین و هەوا و هەوس لەلایەک و تەقوا لەلایەکی تر بۆی خوای پەروەردگار بمانکە بە شاهید لەسەر خەڵکی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته